شرط نییە تۆ بیر و باوەڕتان وەکو بێ. ئێوە بەس من هاوڕێتی و کەسانەکەم کە وەکو من عقیدەی وەکو من بێ، بیر و باوەڕی وەکو من بێت. نا لەمە شاجاگەر وا بواە من زۆر جار بیر دەکەم و زۆر جارم قسەم و تو ئەگەر بەم جۆرە بواە مسلمان بەس برادەراتی مسلمانی بکردا ئیسلام ناگەشت بە ئێستا. ئیسلام ئێستاکە ملیار و ئەوەنە نەفەر نەبوو. بۆیە ئێستاکە ئیسلام یەک لەسەر 6 یەک لەسەر 5 هەندێک ژمارەکان جیاواز قسە دەکرێت گەشتوتە ئەوەندە گەشتوتە بنی دنیا لەبەرەوەی هەمیشە خەڵکی مسلمان و باش و چاک ئامادە بووە لەگەڵ خەڵکی خراپە لەگەڵ خەڵکی دوور لە دینە لەگەڵ خەڵکی نامسلمانشە هەڵسو کەوت بکات. بۆیە ئیسلام هێواشواش بڵاو بۆتەوە. ئەگەر ئیسلام هەر لە بینی من و باوکما بێ، ئەگەر هەر لە بینی من و خوشکەکەما بێ، ئەگەر هەر لە بینی من و تۆی مسلمانە بێت یان من و تۆی باشا بێت کاتە باش بڵاو نابێتەوە. بەڵام ئێستا بەداخەوە خراپ بڵاو بێتەوە باش بڵاو نابێتەوە. ینی زۆر جار من ئەمە دەپیستمرە دکتۆر مناڵێکەیە لە مەکتەبەکەمان عەمەلی هەموو مناڵەکانی شەڕ کردوتم یا ڕەبی دەستی خۆش بێ. وتی بۆ دەستی خۆش بێ دکتۆر؟ وتم مناڵێکی خراپ هەوڵ بدات و کەگەر جگەرە خۆرە یان نێرگەلە خۆرە یان مەشروب خۆرە هەموو مناڵەکانی ئێوە کە ئەهلی نوێژ و تاعەتن مناڵەکانی ئێوەی هەمووی لول کردووە و هەموو مناڵەکانی ئێوەی خراپ کردووە یا ڕەبی دەستی خۆش بێ یا ڕەبی دەستی ئەو پەروەردەیش خۆش بێکەوا پەروەردەی کردووە. ئەوە جەنابتی کە گەورە و بەهێز نین مناڵەکەت فێر نەکردووە هونەری هاوڕێتی وە فێری ئەوەی نەکردووە کە چۆن بتوانێت ڕەدولفعلی هەبێ کە چۆن بتوانێت لە بابی هجووما بێنگ لە بابی دیفاع و لە بابی ئەوەی کە خۆشی بخورێتەوە. ئەم با مناڵ فێری نوێژ بکە بۆ خەڵک فێری نوێژ نەکردنی کردووە. ئەم با خەڵک فێری سیواکە بۆ خەڵک مناڵەکەی توی فێری نێرگەلە کردووە. ئەم با خەڵک فێری سەیری فلیمی باش و چاکە بۆ خەڵک مناڵەکەی توی فێری فلیمی ڕوت و خەری فێری فلیمی خراپی کردووە. کەواتە تۆ زەعیفی، تۆ لاوازی، تۆ هونەری هاوڕێگرتن نازانی کە دوو بنەمای دەبێت یابێت: یەک پشتیوانکردن و کۆمەکردن، دوو ڕێنماییکردن و ڕێنیشاندان. کاتێک ئەم دوو سیفەتە بە قوت و بەهێزا لە هاوڕێتیان نەبێت لە من و تۆ لە منداڵەکانمانە دروستی نەکەین ئەمە منە هاوڕێتی نییە، ئەمە ئیستیقلالە، ئەمە مەسلحەتە، ئەمە ژیان بەڕێکردنە بەیەکەوە، ئەمە دوو برادەرە و پێکەوە کات بەڕێکن. بەڵام کاتێک کە ئەم دوانە هەبێت ئەو بەڕاستی دەبێت بە شتێکی زۆر باش و چاک و مەزبوط. کاتە لە بیر و باوەڕ ڕەشەت نییە وەکو یەک بین، ئەوەش خاڵێکی زۆر گرنگە.